پیغمبر عليه الصلاة والسلام نصيحتي كردين فرمي إن الله لو عذب أهل السماوات وأهل أرضه لعذبهم وهو غير ظالم لهم. اگر خدای گەورە هەموو ئەوانەی لە ئەرزوو ئاسمانەکانە هەیە سزایان با خوا عوز ستەمی لە کەسیان نەکردووە. ولو رحمه لكانت رحمته خيرا لهم من أعمالهم. اگر خدا برحم بێت بۆ دروستکراوەکانی ڕەحمەتێکی خدا لە هەموو کردەوەکانی تەمەنیان باشترە بۆیان لای خوا. بۆیە خوای گەورە فەرمێ قل بفضل الله وبرحمته فبذلك فليفرحوا هو خير مما يجمعون. پیان بڵێ بە ڕەحمی خوا بە میهرەبانی خوا یعنی بە مسڵمان بوون و هیدایەت کە خوا پێی بەخشیون دڵخۆش بن. ئەوە باشترە لەوەی دڵخۆش بی بە کردەوەکانت. کردەوە ئەکەی سوپاسی خوای لەسەرەکەی بەڵام تەوەکولی لەسەر کردەوە نییە بباتە بەهەشت. لن يدخل أحد الجنة بعمله. هیچ مرۆڤێ بە کردەوەی خۆی مستحقی چوونە بەهەشت نییە. دڵێ بە ڕەحمی خوا خۆش بێوەست. چکە ڕەحمێکی خوا لە هەموو تەمەنت لە هەموو کردەوەکانە دەگەر بە هێندەی تەمەنی نوحیش بێت عليه الصلاة والسلام سوودی زیاترە.